وتراوە سمارت وەرچەرخانە ئەم تەمامە دروشمی سمارتە لە حەقەتە بەڵام ئێمە بەتەئکید وەکو بۆردی سەرەکی سمارت و بە هاوکاری ئەوەی خۆشەویست ئەومان کردووە بە کردار چۆن سمارت وەرچەرخانە لەم پێگاتانەی خوارەوە سمارت ئەتوانم بڵێم یەکێک لە شانازیەکانی کە هەیەی کار لەسەر پسپۆڕی وردەکە و وردە ئیتیجاهی پزیشکی باوی جۆکەری نەماوە لە پزیشکیە نەشتەرگەری گشتی هەناوی تیشک ئەمانە وردە ئەبێ بەرەو تەخەسوس بڕۆین و لە سمارت کاری باشی کردووە دکتۆرمان هەیە بەس لەسەر نێگ ئیشەکە دکتۆری سۆنەرمانێ بەس ئەمە دەست سۆنەر دەبینە سۆنەری تایبەتمانێ بەس سۆنەری برێس دەکات سۆنەری تایبەتمانێ بەس GIT بەس یورۆلۆجیە و لە بوارەکانی تریشە هەمووەکو برێس هەمووەکو GIT ئەوانە سمارت هەنگاوێکی باشی ناوە لە بواری پسپۆڕیە و ئێمە لێرە پزیشکە خۆشەویستەکانان کە لێرە لەگەڵمان زۆر هاوکارمان بوون لەوەی کە بتوانین بەرەوەی ئیتیجاه بڕۆین و ئەم ساڵ پلانێکیشمانەیە کە کار لەسەر دروستکردنی کارمەندی پسپۆڕەکەین هەر بەتەنها پزیشکان کارمەندان بتوانین کاریان لەسەرکەین سمارت وەرچەرخانە